پرسی ڕێفراندۆم و میکانیزمی دروستبوونی دەوڵەت لە باشووری کوردستان ناونیشانی ئەو دیبەیتە بوو کە لە زانکۆی هەڵەبجە ڕێکخرابوو. بە بڕای یاساناسان و مامۆسایانی زانکۆ دۆخی ئێستای ناوچەکە لە بارترین کاتە بۆ ئەنجامدانی ڕێفراندۆم. ئەمەش لە کاتێکدایە کە چەندین کێشە و گرفت لە ناوخۆی هەرێمدا هەیە، بەڵام ئەوان پیان وابوو نابێت کێشە و گرفتەکان لەمپەر بن لە بەردەم ئەنجامدانی ڕێفراندۆمدا. Ez zanım kel herêma Kurdistanê gelek mişkîleyê hene civakê da û siyasetê da gelekin. Bes eger em sehkeyne hindek dewletê diyet Ewropî nûkê xwe û jî da yan gelek dewletê dîn cîranê me wek Tirkiye an Îran an hindek dewletê Erebî mirov neşê dibêjîtin ku ew nûkê nav demokratiyekê da. Em jî nûkê yet nav proseseka demokratî da dimahîk nehatiye. Ez bar dikim prosesa demokratiyê çi cara dimahîk nehetin. Em vê berdewam محاولة بكين خباشتر كين يعني حتى بيتا ديمقراطية كاكو أم ما دفيت انتدا بجين لو ما أسبيجم أم إنه كهت حاضرين ودرفتك جلك معظنا چونكو نكها هكرم سحكينا دولة ألمانية ويت أوروبي همي تشوفري في ريفراندومنا. دکتۆرێکی زانکۆ پێی وایە دەبێت هەرێمی کوردستان کار بکات لە چوارچێوەی پابەندکردنی عێراق بە دەستوورەوە ڕێفراندۆم ئەنجام بدات. دەرگایەکی بەهێز کە ئێمە بتوانین لێ بدەین دەرگای دەستوری خودی دەستوری عێراق کە ئەترافی پێکرا و تەسویدی لەسەردراوە لە ساڵی 2005 و زیاتر لە 5 مادەی دەستوریمان هەیە ئێمە مفایۆزی کوردی ئەتوانێت بەکاری بێنێ بۆ فشار بخاتە سەر حکوومەتی ئیتیحادی بۆ ئەوەی کە کوردستان هەستێ بە مافی ڕێفراندۆم و مافی چارەی خۆنووسین بەدەست بێنێت. بێگومان لەبەرەوەی کە دەستوری عێراقی خۆی دەبێنێتەوە لە کۆمەڵێک مەوادی دەستوری مەبادیئی دەستوری هەر لە تەشریعی و لە قەضایی و لەمانە ئەتوانرێت جگە لە مادەی 140 کە خودی ڕێفراندۆم لەوە سەرچاوی گرتووە پێویستە ئیحساب تەطبیق بکرێ و ئیحساب بکرێ و پاشان پاس سەرژمێری ڕێفراندۆمیش ئەنجام بدرێ. لەبەرەوە پێویستە دەسەڵاتدارانی کورد پەنابەرن بۆ دەستوری عێراقی بەبێ کاراکردنەوەی پەرلەمان و دەرکردنی یاسایەک بۆ ئەنجامدانی ڕێفراندۆم بە بڕوای شارەزایەکی بواری یاسایی ئەنجامی ڕێفراندۆمەکە کاریگەری بۆ سیاسەتی دەرەوەی هەرێم نابێت. ئەگەر ڕێفراندۆم بکرێ مەرجە یاسای ڕێفراندۆم هەبێ ئەگەر بمانێ ڕێفراندۆمەکە ئەنجامێکی یاسایی هەبێ هەرچەندە بەبێ یاسای ڕێفراندۆمیش دەکرێت ڕێفراندۆم بکرێ بەڵام تەنها ئەو وەختە بۆ خۆمانە بۆ خەڵکی کەنیە ئێمە لە هەوڵی ئەوەداین بەم چاڵاکیانە هەم خەڵکی کوردستان و شار بکەینەوە پرۆژەیەکیش ئاراستەی دەسەڵاتی کوردی بکەین بۆ ئەوەی ئەگەر ئەو ڕێفراندۆمە بکرێ بە پێی یاسا بکرێ واتە دانووسان لەگەڵ بەغایە بکرێ یان ئەو یاسایە لە پەرلەمانی عێراقەوە دەرچێ و ئەوەتە لە پەرلەمانی کوردستانەوە دەرچێ بۆەوەی بتوانین لە دوای ڕۆژ وەکو بەڵگەیەکی یاسایی هەم بەرامبەر بە حکوومەتی عێراق کە حکوومەتی مرکزە و هەم بۆ UN و بۆ وڵاتانی تر کە بەڵگەیان پێ بدەین ئێمە خاوەنی ئەو مافین بەپێی ئەو ڕێفراندۆمە ئەمانوێ دەوڵەتی کوردی دروستکەین. ئەگەرچی لە هەرێمی کوردستاندا هیچ لایەنێک و هێزێکی سیاسی دژ نییە بە ئەنجامدانی ڕێفراندۆم، بەڵام بە بڕوای تەواوی شارەزایانی یاسایی و مامۆستایانی زانکۆ کاراکردنەوەی پەرلەمان و ڕێخستنەوەی ماڵی کورد خاڵی بەهێزی سەرکەوتنی ڕێفراندۆمە لەم دۆخەیەدا. بۆیە پێویستە هێزە سیاسیەکان بەر لە ئەنجامدانی پرسێکی وامەزن هەنگاو بۆ یەخستنی گوتار و هێزی کوردی بکەن. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.